لە 2015ەوە یاسای سندوقی داهاتەنەوتیەکان لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە، بەڵام لە دوای دەرچوونی یاساکەوە تا ئێستا کاری پێ نەکراوە. پەرلەمانتارێک هۆکاری کار نەکردن بەم پرۆژە یاسایە ئاشکرا دەکات و دەڵێت لەبەر گەندەڵی و بەرژەوەندی حیزبی یاساکە کاری پێ ناکرێت. کودەتا کراوە بەسەر پەرلەمان و یاساکان و زۆرینەیان جێبەجێ ناکرێن. پەرلەمان دەسەڵاتی هەیە، دەسەڵاتەکەی ڕێگری لێکراوە و کودەتا بەسەر ئەو دەسەڵاتانی پەرلەمان کراوە کە لێپرسینەوە و سزادان و تەنانەت لە 130 یاساکانی پەرلەمانی کوردستان تا ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە. لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە سەروەری یاسا نییە، بەداخەوە لە ئاستێکی زۆر لاوازایە، بۆیە ئەمە وای کردووە کە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی گازەکان کە لە دەی 5 2015 دەرمان کرد لە پەرلەمانی کوردستان بۆی کە کۆنتترۆلی داهاتی نەوتی هەرێمی کوردستان بکە، وردبینی بۆ بکە، شەفافێتی بۆ دابین بکە، جێبەجێ ناکەن و دیارە هۆکاری جێبەجێ نەکردنەکەش گەندەڵیە. بەپێی حکمی مادەی 5 و بورگەکانی ڕێکخراوێک زیاتر لە 10 داشتی داوە بە حیزبە بەشداروەکانی حکومەت و پەرلەمان بۆ هۆکاری جێبەجێ نەکردنی یاساکە. لە کاتێکدا یاساکە گرینگە بۆ ئایندە و ئابووری کوردستان، بەڵام وەڵامی یاداشتی ئەوانیش نەدراوەتەوە. سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان دەڵێت ڕەنگە هۆکاری سەرەکی جێبەجێ نەکردنی پرۆژە یاساکە ئەوە بێت کە هێندێک حیزب نایەنەوێت بەرژەوەندیەکانیان لە دەست دەربچێت و داهاتی نەوت و گاز شەفاف بێت. تا ئێستا حکوومەت بە ئێمە ناڵێ بۆ جێبەجێ ناکەین، ئەچینە سەردانی حیزبەکانەکەین، سەردانی پەرلەمانەکەین، هەموو ئەڵێن هاوکارتانین، ئەمە زۆر گرنگە، یەکێکە لە یاسا گرنگەکان، یاسایەکی استراتیژیە، ئەبێتە هۆی شەفابوونی داهات، ئەبێتە هۆی هاوڵاتی زیاتر سوودی لێبینێ، حکوومەت خۆی سەربەرزی دەسەکەوێت لەوەی کەوا گومانی لێ ناکرێ. بەڵام بۆچی حکوومەت جێبەجێ ناکات تا ئێستا هیچ وەڵامێکمان دەست نەکەوت. ئێمە وای بۆ ئەچین کە دوور نییە هەندێک لایەن حیزبە، لایەنی دەرەچیە، لایەنی ناوەشیە، بەرپرسە سوودمەندن لەو داهاتە و نایەنەوێ ئاشکرا بێ. ئەبێ وابێت دەسا بۆچی حکوومەت بۆچی ئەو یاسایە جێبەجێ ناکات. برادەرێ پرسیاری کردووە کە بۆچی دوای فرۆشتنی نەوت قەرزار. بەشێکی دیکە لە ئابووریناسان و پەرلەمانتاران هۆکاری جێبەجێنەکردنی پرۆژە یاسای سندوقی داهاتە نەوتیەکان بۆ ئەوە دەگەڕێنەوە ئەگەر نەوت شەفاف بێت داهاتی حیزبەکانیان کەم دەبێتەوە، هێز و دەسەڵاتیان دەنگیان کەم دەبێتەوە، بۆیە بە دووری دەزانن کار بەم سندوقە بکرێت.